زیادەڕۆیی لە پێدانی کەرتی گشتی بۆ کۆمپانیەکانی حیزب و کەرتی تایبەت لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە گەیشتووەتە لووتکە لە نوێترین هەنگاودا. حکوومەتی ماوە بەسەرچوو پێداویستیەکانی تاقیگەی نەخۆشخانە حکوومیەکانی داوەتە کەرتی تایبەت. لە ڕابردوودا تاقیگەی نەخۆشخانە حکوومیەکان بە چەندەر و کێبڕکێی ئاشکرا دراوەتە کۆمپانیەکانی کەرتی تایبەت بۆ ئەوەی بە گونجاوترین نرخ خزمەتگوزاری و پێداویستیەکان دابەش بکەن و 7 لیژنەی جیاواز سەرپەرشتی پرۆسەی چەندەرینەکەی کردووە. بەڵام لەم هەنگاوە چاوەڕوانکراوەدا دەسەڵاتداران بەبێ هیچ کام لە ڕێکارەکان دابینکردنی پێویستی و کەرەستەکانی تاقیگەی سەرجەم نەخۆشخانە گشتیەکانیان وەکو خەڵات داوەتە کۆمپانیایەک کە لەلایەن حیزب و بنەماڵەوە چاودێری دەکرێت. ئەوەی جێی تێڕامانە تەندەرەکانی ڕابردوو لە نێوان کۆمپانیەکان و وەزارەتی تەندروستیدا بۆ ماوەی تەنیا 2 ساڵ بووە، بەڵام ئێستا تەندەرێکی درێژخایەن بۆ ماوەی 10 ساڵ قۆڕخکارانە دراوەتە یەک کۆمپانیا. کە هەرچی خزمەتگوزاری تاقیگەکان و پشکنین هەیە بدێ بۆ کۆمپانیایە. بۆ گومان هەیە ئەو کۆمپانیایە سەر بە کتەیەکی حزبی بێت لە ناو پارتی دیموکراتی کوردستان و بە ئارەزوی خۆی هاتووە کۆمەڵە نرخی داناوە. ئەو نرخانەی کە ئەیانبینین لە لیستەکەیە هاتووە لە لیستی کرێپستەکەیە زۆر زۆر لە لیستی نرخەکان لە بازار زیاترە، بەشێکی 10 ئەوەندەی نرخی بازار زیاترە. جا بەڕاستی مە مەترسیەکی گەورەیە. من زۆر بە وازەحی وەزیری تەندروستی هاتووە لە پێناو بەرژەوەندی کۆمپانیایەک کە سەربەکوتلەیەکی دیاریکراوی حیزبیە هاتووە ئەم کارەی کردووە و پێم وایە تەنها مەبەستی ئەوە بێت کە بۆ ڕێخۆشکردن بۆ دووبارە بێتەوە وەزیری تەندروستی بۆی لەنا ئەو کتلەیە چەند بتوانێت پۆستە سیاسەکان و پۆستە حزبیەکە پەرەکەوتە. بەهۆی ئەم ڕێکەوتنەوە باری سەرشانی هاوڵاتیان و کە سوکاری نەخۆش بە تەواوی قورس دەبێت. بەڕێوەبەری تاقیگەی نەخۆشخانەی هیوا باس لە بەهەدەردانێکی گەورە دەکات لە سامانی گشتی کە لە ئەنجامی ئەم گرێبەستەوە ڕوودەدات. ئاگەری ئەوەش هەیە لە داهاتوودا پارەی ئەم زیادکردنە لە بودجەی حکوومەتەوە ڕاستە و خۆ بخەنە سەرشانی هاوڵاتیان. ئەوەی کە بە 35 میلیۆن دینار ئەم کڕی پێداویستی ساڵێکم کە 90,000 تێستی سیڤیسیە ئەکاتە 350 میلیۆن دینار. کۆی هەردووکیان ئەکاتە چەند بە پێی سیستمە کۆنەکە؟ کۆنەکە 179 میلیۆن بوو. بەپێی سیستمە کۆنەکە 179 میلیۆن دینار پێداویستی ساڵێکی منە وەکو نەخۆشخانەی هیوا بۆ ئەو پێنج تێستە. باش. ئەگەر بەپێی ئەم سیستمە تازەی بیکڕم چەندێکە؟ ملیارێک و 259 میلیۆن دینار. یعنی 1 ملیاری زیاترە. فەرقەکە چەندێکە؟ ملیارێک و 80 میلیۆن دینارە. ئەمە ئەو شتەیە کە هەمومان یعنی ئەڵێن کە ئەڵێن بەهەدەردانی گشتیە ڕێک بەهەدەردانە. باشە. فەحسی میس. باشە. لە بەیانیانە ئەگەر زۆر زۆری تێبچێ بە باشترین کواڵتیش بکەی لە نێوان 25 دینار بۆ 150 دینارە. ئەوەندە لەسەر حکومەت دەکەوێت. ئەوەندە لەسەر حکومەت دەکەوێت. ئەی ئەم بە چەند بۆمانەکە 2000 و وازدانم یا 500 شتێکە یا 700 شتێکە. ئەتوانم بە ڕقەمەکان هەمووی هەیە. یعنی تۆ لە بەسیترین فەحسا تقریبا 2000 ئەوەنەی فەرقە. تا ئێستا بە حەقی ئەوانیش نەخۆین تا ئێستا وا دەرەکەوێت لەسەر حکومەت بێت. بەڵام هیچ ئاماژە بە هیچ شتێک نەکراوە، یعنی چوارچێوەیەکی مەتاتیە هیچ دنیا سبەینی حکومەت بڵێ کاکە وەڵا ئەبێ خۆتان بیان. ئەو کاتە تۆ چیت پێکرێ لە کاتێکا گرێبەستەکە جێبەجێکراوە. قۆرخکاری و دەستخستنە قورگی هاوڵاتیان چەندین ساڵە بووەتە ناسنامەی پارتی و یەکێتی. پێشتریش چەندین بواری کەرتی گشتی دراوەتە کۆمپانیەکانی حیزب و چەند ساڵێکیشە دەستیان بۆ کەرتی تەندروستی بردووە و سەرنجی پارە پەیداکردنی ناشەرعیان خستووەتە سەر ئەم کەرتە کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی خەڵکەوە هەیە و وەک بوارێکی چەور بۆ گیرفانپەڕکردن بەکاری دەهێنن.